سڵاوتان لەبێ دڵخۆشم لە پرۆگرامێکی نوێی نۆڕادیۆ هاتمەوە لاتان کۆمەڵێک بڕگە و بابەتی زۆر جیاواز و تایبەت و سەرنجڕاکێشمان بۆ ئامادەکردوون میوانی زۆر تایبەتمان هەیە میوانەکەمان خۆشەویستی هەولێر و دەوروبەرێتی ئەم ماوەیە دەبیستین کە لە ناو هەولێر چالاکی هوەری زۆر بووە یەکێک لە چالاکی هوەرەکان کە بەم نزیکانە بڕیارە لە هەولێر نمایش بکرێ شانۆی پێکەوە ژیانە کە گروپێکی خنجیلانە پێکەوە ئەم کاراکەن با یەکسەر ڕاستەخۆ بچمە لای میوانەکەمان نابجار سلایەکتان لێ بکەم سڵاوتان لەبێت چۆنە چۆنی سڵای خۆت بکەدەی سڵاوتان لێبێت زۆر ئەوە ناڵێم چاوان هەموو بڕگە و بابەتەکان یعنی کە ئامادەمان کردووە و هەمیشە تایبەتن میوانەکەمان مام عەلیە مام عەلی زۆر بەخێربێ جا من لە سنای بەرنامەکان ناڵێم مام عەلی هەموو ئەو دراما و فیلم و ڤیددیویانی کە جەناب کردووە و هەموو کوردستان پێی ئاشنایە هەر مام عەبۆیە بۆڵێن مام عەبۆ چاوەکەم یاخوا بەخێربیش پێ بخۆشە ینی زرا بدەێ مام عەبۆ تواز لە ڕسمیات بینە با تەبێ ڕاستەکەی یاخوا بەخێربێزی زۆر مەمنون زۆر مەمنون بەڕاستی ئەو بەخێراتنی من ئەو گەرم و گوڕێ کە لە گۆمدی زۆر زۆر سوپاستان دەکەم هیوای سەرکەوتن لە ئەو دەستگایەتان دەخوازم زۆر سپاس مام عەبۆ یەکسەر دەست پێ بکەین چۆن بیرتان لە شانۆی پێکەوە ژیان کردەوە والله ماوەک بوو لەگە مام سەیدی دانیشت بووین دەمانگۆ ئیشەچ بکەین شانۆی لە مێژە مەسەن هاتینە ناو سۆشیال میدیای دوورکەتینەوە لە شانۆی یعنی ئەمە ساڵانە بوو شانۆمان نەکرد بوو ئەمە سێ ساڵ پێش ئێستا لە شانۆی شەقام لە کەرکووک بەشدار بووین ئەمن و مام سەید و بڵین ئەو خوشکە بەڵقیسخان ئەو ئەکتەرە کەرکووچەیە بەڵام بە زمانی تورکمانی بوو بەشدارمان کردبوو ینی پاشەوی ئیشمان نەکرد بوو گوتم شتێکی بکەین شانۆگەریەکەوە ینی بەڕاستی شارەکەمان پێویستی بە شانۆگەریە گوتی دقەکەم هەیە لەسەر پێکەوە ژیانە ئەمە نووسیتمەوە دوو عایلەی تورکمان و کوردن چەندین زیکڕەیاتیانەیە پێکەوە ژیانیان هەیە ئەو کاری یەکدر بووینە و لە کاتی برێن نەخۆشیدا خینیان دایتە یەکدری خینیان تێکەل بووە گوتی حتا حیواری تورکمانەکەم نووسۆ بەڵام بە کوردیە وتم من ترجمەی تورکمانی دەکەم هیچ مشکلەمان نییە ئیدی هەستام تەرجمەی ئەو حیواری برێن عایلە تورکمانەکان تەرجمەی تورکمانیم کردەوە دانیشتین چەند ڕۆژێک تێکەولێکەمان کرد چ بکەین چ نەکەین هەستام لە هەندێک جێ حیواری تورکمانی و مام سەعیدیش دانا باشتەکی نوێ بێ توش دەبی قسەی بکەی کەواتە لە ناو نمایشەکە بە زمانی کوردی و تورکمانی بڵێ بە دوو زمانیت دەسەر دوو خێزانی ئەو دوو خێزانە 35 ساڵە پێکەوە دەژین ذکرایەتی قەدیمیان هەیە هەردووچیان لە وەختی خۆی لە ئەبوو غرێب یەکدریان دیتە بڵێن مام سەعید لەسەر مەسەلەی کوردایەتی ئەو شتانە جیرایە تورکمانەکە ئەگە بڵێم لەسەر چ جیرایە باوەڕ ناکەن دوای لە خۆتان لە شان زۆر باشە باسی چیرۆکی بەشێک لە چیرۆکی شانۆکەت کردووە فکرەکە کردکە هاتووە ئێستا لە چی قۆناغەکان پێم وایە لە قۆناغی پرۆڤان کەی نمایش دەست پێ دەکەن چەند ڕۆژ بەردەوامە بێ لەکوێ نمایشەکەن نمایش ڕۆژی شەمە ئینشاءالله ئەگەر خوا عمر بدا ئەم شەمەیە بەڵێ 27 مانجێ دوسێ ڕۆژێک بەڵێ 27 مانجێ 27 نۆی لە هۆڵی بەڕێوەبەرایەتی ئەوەیە بەڕێوەبەرایەتی هونەری شانۆ هۆڵی مامۆستا بڵێن دایرەی مامۆستای واسوعاتی سعات 5 و نیوی ئێوارێ بەش دەست پێ دەکەن چەندێکە خەریکی پرۆڤە و سەرقاڵی پرۆڤەکردن چەند ئەکتەرن وەڵا ئەکتەرەکان بڵێن ئەوی سەرچیەکان 6 ئەکتەرە ئەوانی تکە بڵێن تەکمیلە کارەکان ئەوەی دەوریتکەیان هەیە ئەوان تقریبەن دەگاتە 11 ئەکتەری ئەمام عەبۆ ئەوەی کە من بینی و مەشەیماخانێکێکە لە ئەکتەرەکان و جلی تورکمانیشی لە بەرای باشە شەیما ئەتوانێت بە زمانی تورکمانی نمایش بکە شەیماخان بەڕاستی شەیماخان ئەکتەرەکە زۆر بەتوانایە شەیماخانە کاگری شەیماخان ئەکتەرەکە زۆر بەتوانایە یعنی باوەڕکەن شعرەکەم دایتێ تقریبەن 8 خەتە هەر 8 خەتی دەلێت تورکمانە شعرەکەی دەلێتەوە ئیشاءالله شتان ئەگە دیتتان دەبینن ئەو زۆر خۆشە ئەکتەرێکی کورد بە تورکمانی بتانی شعری بلێتەوە شعر بڕک زەحمەتە ڕاست هەمان کات ئەکتەرێکی کورد مەسەلەن یەکێکی مام سەعیدی کە زیاتر نزیکی فۆلکلۆری کوردیە مام سەعید تامان مام سەعید قاموسە لە فۆلکلۆری کوردی بەڕاستی زۆر شتی لەکنەیە بتانی بە تورکمانی ئیدا بکە بەڵام بە شێوازی کۆمیدیش ئەو زۆر زەحمەتە ئینشاءالله دەشی بین ئەگەر تەشریفتانینا گەورەتان کردین مام عەبۆ ئەوەی کە بینیمانەوەی کە باسەکرێ نمایشەکەتان بە پلیتە بڕێکی کەمتان داناوە چۆن بیرتان لەوە کردەوە بە پلیت
خەڵک بێ بۆ سەری نمایشەکەتان والله بەڕاستی ئەمە کابرا گوتنی حسابی بارودۆخی هاوڵاتیانمان کرد یعنی گەنجێک ئەگەر 10,000 لە جیرفانیوی ئەمە لۆ پێنجی لێ وەرگین حەزیشی لێ تەماشای نمایشەکەتان یان هەردەی لێ وەرگین یعنی پارێکی ڕەمزیماندانایە هەم بتانین بەو پارەی برادران ئەی بەشدار بۆ یعنی بتانین دڵیان خۆشکەین ئەگەر بە 30,000 دیداریش بی ئەنی بە پارێک کمیش تاوان هەر هەمووی خۆبەخش هاتینە لە خۆشەویستی هوەر هاتینە ستافەکەتان بەڵێ بەڵێ هەر هەموو ینی ئەکتەریتکەمان هەیە لە دەرەی ستاف ئێستا مەسەلەن دەستە خوشی برین شەیمای دووەم لە دەرەوەی ستافە بەڵام لە خۆشەویستی ئیشەکەی هاتیە و ئەکتەریتکە عینەن هاتیە لە گەرمانە ئەمە بتانین ئەوانە هەروەها هاوکارمان هەیە لەلایەنی ڕۆناچیە لەلایەنی برین کاریگەرە دەنگجەکانە لەلایەنی دیکۆرە مەسەلەن ئەوانەی لە ناو قاعی هاوکارمان دەبن ینی بتانین دڵیان خۆشکەیت باشە مام عبەتوا بگورەتوانە پرسیارێک بۆ من ئەو هەموو خۆبەخشە ئێوە تا ئێستا هیچ کەسێک لە ڕووی مادیەوە نەیتوانی سپۆنسەرتان بکە یا سپۆرتان بکە والله لە ڕووی مادیەوە تا ئێستا ناسپۆنسەر نەکراینە بەڵام وەکو هاوکاری لێرەوە زۆر ڕێز و سوپاسم هەیە لۆ مامۆستا هیوا سوعات بەڕاستی وەکو برین نەخیبی سندیکای هونەرمەندانی کوردستان لەقی هەولێر بەڕاستی زۆر پژگیری هونەرمەندان دەکا ینی هاوکارێکی وای کردین بەڕاستی زۆر یعنی قاعەکەی بەلاش داینی چەند ڕۆژمایش بکەن بە بەلاش گوتی بدون مقابل پارەی وەرناگرم هەروەها هەندێک لە مەسروفاتی هەندێک شتی هاویشتە ملی خۆی گوتەوە عیدی من ماڵیاوە ئەو هەروەها بەڕێز محەممەد دڵشاد وڵی ناوی دەلێم ئەو پێی خۆش نەبەست دەلێم بەڕێز محەممەد دڵشاد بەڕێوەری گشتە ڕۆشنبیری تورکمانی ئەویش هاوکارێکی مادی کردین ئەوها یعنی مادیە چوە بتانین هەندێک شتی بکڕین هەندشتی وردی بەڵام ئەو هاوکاریەکە باشە بۆ ئاوە یعنی سەب من بۆ نمونە لە مەجای هوەرە ئیش ناکەم لە مەجای بەسەلەن فەنی نواندن و ئەوانەیە بۆ دایمە یعنی لە زۆرینا گوێمان لەو گلەیە کە ئیشە دەکرێت بۆ پارێزگایەک نەخێر بۆ لەسەر ئاستی کوردستان نەخێر لەسەر ئاستی شارێک بۆ هاوکاری ناکرێنەوە هونەرمەندانە والله بڵێم چێ ئێستا من نەزانم تۆ ئەزمونت لەگەڵ ئەوانە هەیە بەڵێ نازانم بڵێم لەو هاوکاری ناکرێن یعنی تێناگەم بەخۆی ئەزمەی مالی وابزانام سەبەبە ئەزمەی مالی ئەو زروفەی کە ئێستا تێداینە لە ناحەی نەبوونی بودجەوانە ئەوە سەبەبە چ ڕئیسیە بمانەوێ نەمانەوێت زۆر باش دەیشەڵا شانۆکە بینین و هیوادارم هەمووان بچن سەیری شانۆگەرێکە بکەن چکە هەم ئەکتەرەکانی بە دڵنیایی وەکتەری چاکرد و هەمیش یعنی چیرۆکی نمایشەکەتان پێکەوە ژیان لە کوردستانە مێژوویەکی دوور و درێژی هەیە گرنگە بڕۆین تەماشای وڵی هیوادارین بێ هیواداری لەسەر باواز لە تۆزە لە شانۆکە دوورکەوینەوە خۆت ینی ئەکتەرێکی دیاری بواری کۆمیدیای لە کوردستانە هیچ ئیشێکی نوێ هەیە وەکو ئیشی مەسەلەن فەرمی درامی بێ سینەمایی بێ وەڵاهی زنجیرە درامایەکەم لەدەستا و ئامادەکاری دەکەین پاش ئەو شانۆگەری ئیشاڵە دەست پێ دەکەین ئەگەر خوا عمر بدا ئەویش پێکدی لە 15 حەڵقە باش 15 حەڵقە هەر حەڵقەی لە دەوری 40 دقەی دەبی دەمانێت ئامادەیکەین لە مانجی ڕەمەزان ئەویش هەر لەسەر ئەرچی خۆمان دەکەن یا هەمووی خۆ بەخش بەخوا قورسە ئەویش بەڕاستی ئەو ئەکتەرانەی لەگەر من بەڕاستی هەمووی تێنوی هوەر حەز دەکەن هوەری باش باشە ئەم خۆبەخشێت تاکەیەوە ینی لێرەوە ڕێزمان بۆی هەیە هونەرمەند شەمۆ قسەیەکی ئەڵێ بە فەردە ئافرینمان لە ماڵەوە هەیە هەر خۆبەخش والله ئافرینمان زۆرە و ئێ بەس بکەین ینی ڕێز لێنانمان زۆرە و ئەوەیە واقعدەوە ینی چ دەکەی ئیمکانیەتەکە ئەو هەیە نازانیت چ بەڕاستی ئیدی ئەمەش نامانوێت ڕاوەستین پاش ئەو درامایش ئەگەر خوا قسمەتی کرد تەواو بوو ئینشاءالله فکرمان لە ئیشەشکە کردەوە بەس ئەو وەختی دەکەینە سپرایز لە بۆ بینەری خۆشەویست باش مام ئەو تاکە گلەیەکەین کە هونەرمەندان هیچ لایەک پشگیریان ناکات بەڵام لەگەڵ ئەوشە ئێستا سوۆشیال میدیا هەیە زۆرێک لە هونەرمەندان ئەیانەوە لە ڕێگەی سوۆشیال میدیا یا لە ڕێگەی ڕیکلامکردنەوە پارە پەیدا بکەن یا بەرهەمەکانیانی پێ بڵاو بکەنەوە تۆ لەگەڵ سوۆشیال میدیا بینە چۆنە والله ئەمن شتەکەی حەقە دەدەمچکە بە خەڵکیش بزانی زەنای شتا بزانن تامان ئەمن لەگەر سوۆشیال میدیای نەبووم لە ئەوەلی بەڵام ڕۆژێک لە ڕۆژان مام سعید برای بەڕێزم تاوان مام سعید برایەکی خۆشەویستی منە دانیش تینگۆتی کاکاری ینی تەواو گوتی ئێستا سوۆشیال میدیا دەوری سوۆشیال میدیایە یعنی ئەمە هەتەکەینێ چاوەڕێ بکەین هەتا تەلەڤیزیۆنێک
ئیشێکمان دەبی لە تەلەڤیزیۆنێک ڕێمان پێدەدا تەلەڤیزیۆنێک دەرکەی لۆمە دەکاتەوە لەو زروفەی ئەمە هەتەکەینە یعنی چاوەڕێبی کاکە گوتی ئەمە دەمانێت بەردەوام بین لۆ نایی لە سوۆسیال میدیای ئەمە پێیژی خۆمان دابندێن ئینستایە سناپەوە ئەوانکەیە بگوتم مام سعید بە قورآن من لەگە سوۆسیال میدیای نیمە وتی کاکە ئەوڕۆکە بتوێنێتەوەی واقعی سوۆسیال واقعی ئەو ڕۆمان سوۆسیال میدیا حکم دەکات ئیدی هاتینە ناو سوۆسیال میدیای بەس شتی جوانیشتان کردووە لە سوۆسیال میدیاوە بەڵام هەندێک جار ڕەنگە ڕەخنەوە بگیرێ بڵێن هونەرمەندێک بەو هەموو ئەزمونەوە ئەی کە ڕێگەت نەدرێ یان مەجالەکەت بە فراهم نەکرێتەوە ناچاری بەرابەریتە بەر سوۆسیال میدیا واللهی دەزانی چیا لەلایەکی ینی ڕاستە قسەکە بەڕاستی ینی هونەرمەند دەبی دایمەن لە دراما و لە سینەما و لە شتانە بە دیار بکەوی بەڵام ئەو ڕۆکە فەرمو ینی واقعیمە ئەوەیە فلیمی سینەمایمان زۆر کەمە درامامان زۆر کەمە سپۆنسەر زۆر کەمە ینی دوای ئێستا سوۆسیال میدیا بەس دێرەوە نیە ئێستا کەتە ناو دەوڵەتانیش ئێستا هونەرمەندی گەورە دەبینی دادەنیشی لە دەوڵەتە عەرەبیەکان لە خۆی ئەوەی دەکاتەوە لایڤی دەکاتەوە لە تیکتۆک مام عەلی سوۆسیال میدیاش سوودی خۆی هەیە بۆ ئەوانەی کێن بۆ سەیری شانۆ ڕەنگە کۆمەڵێکی کەسی نوخبە بنیانەوە نەبن کە حەزیان لە شانۆ بەیان شانۆ کار بن بەڵام لە سوۆسیال میدیا تۆ یەکگرتە ڤیدیۆت هەبوو بەس ئەوەنداڵی ڕەوف حیامان چۆیان نا ئەمە ئەگەر لە شانۆ بۆیە ڕەنگە لە شوێنێکی کەما بمایەتەوە توانە بەڵام ئێستا لە هەر شوێنێک مامعبوو ببینی ئەوە چیرۆکەکەی ئەوە یعنی ئێستا خەڵک هەر پێتەڵێتەوە کە لە بازار و دەرو دەشتاوە بینێ بەقورآن ئەرێ وەڵڵا زۆر کەسێ دەمبینی ئەو یەکسەر مۆبایلی دەردێنی دەڵێ مامعبوو کابلی حیامان چ دەم کاکە واز لەو بەڕاستی سوۆسیال میدیا لە بۆ بلین بڵاوکردنەوەی زۆر دەوری مهمە زۆر لە تەلەڤیزیۆنەکان زۆر مهمترە یعنی ئەم مام سعید بە سەفەر چوینە لای مووسڵێ بەڕێی گوێرەدا چوین لە هەنجێک ڕادەوەستاسان بیپچێکمان دەکراش دەکمان عارەبەکە دەیانگۆ ئەمە ئەنگۆمان دیتیە یەکسەر پۆیژەکانی لەندەگۆ ئەوەنگۆ نینە سوۆسیال میدیا وایە سنوورەکانە بەزێنێ بەڕاستی یعنی لەسەرەوە توانە هەر قسە لەگەڵ مام عەلیەکە یەکسەر لە مام سعید بەڵێ دوو هاوڕێی ئەوە بەقوتە یان لە ئیشوکار و سوۆسیال میدیا ئەوە نا بەقوتە زۆر بەقوتە ڕەفاقەت باڵەیەکتان نەکرا لە هەولێر کۆمەڵێک ئەکتەری زۆری کۆمیدی هەیە کە بەیەکەوە کارەکەن لەگەڵ هەنێکیان کارە کردووە لەگەڵ هەنێکیان کارە نەکردووە پێت خۆشە لەگەڵ کێ کارکەی لەگەڵ کامیان مرتاحی بەخوای ئەمن ڕێزم هەیە لە بۆ هەرم وەکتەرەکان هەر هەمویان خۆشەویستن چاویان ماز دەکەم بەڵام هەندێکیان هەندێک هەڵسوکەوتیان هەیە بەدڵی من نییە حەز ناکەم ئیشیان لەگە بکەم بەڕاستی من ناو نادەم بەڵام مەسەلەن ئەمر کە پێت بڵێم ئەوە غەڵەتەمەی کە تو بەردەوام بووی ئەمن حەز ناکەم بەڕاستی پێت بڵێم زاشکە ئەوە غەڵەتە حەزیش ناکەم دەگەرد بڕۆ کەیفی خۆتە بڕۆ ئەگەر نە هەموو ئەکتەرەکان برای منن چاوی منن ڕۆحی منن بەڵام هەندێکیان هەڵسوکەوتیان بەدڵی من نی بەڕاستی باش مام عەبوو لە سوۆسیال میدیا کارکردن حتمما جیاوازترە جەناب تەزانی لەوەی لەسەر تەختەی شانۆ بیا لە درامایەکە بەشداری بکەیت ئەم حیوارانە کە ئێڵێن لەگەڵ مام سەعید لەگەڵەوە هاوڕێیانەی ترتانە حیواری کۆمیدی بۆتان دێ یا پێشتر ئامادەکاریتان کردۆ یان نەسێکەیە پێشتر لەسەری ڕێەکەون دقەکانی برێن ئی سوۆسیال میدیا و تەمسیان دقەکانی هەمووی عیدی مام سەعیدیە بەڕاستی یعنی زەختێکی زۆری لەسەر جاروبارەم بیرۆکەکەم لە دەی دەمێ دەلێم ئەرێ ئەوەی بکەینەوە مەوزوعەوەیە دەلێ مام سەعید دادەنیشی ئەو حیوارانە دادەنێ ینی تەسەوڕکە نەفەرمان لەگەر هەبووە ئەو دەمی مەزاجی تەواو نەبووە ئەممان دیبێ هیلاک بووە مام سەعید بیزار ئەو حیوارەی پێ دووبارە کردەوە حتى کابرا گوتی ما بسای سوشیال میدیا گوتی حیاتم سوشیال میدیاش بی با ملیون بینەرمان هەیە مە یعنی ما بسای زۆر بە دیقەتە بەڕاستی یعنی شتێکی تەسویر دەکەین 10,000 20,000 تەمەشا دەکاتەوە دەینەوە ئەو کوڕە کاکزرن کە دەلێ مامۆستا بڵاو کەمەوە دەلێ ڕاوە کاکە با تەمەشاکەم تەمەشا دەکاتەوە 2,000 3,000 5,000 6,000 عقلی نەگرێەوە هەدەما دووبار دەکاتەوە ئەمە ژاروا لە دیار ڕادەوەستین دەلێن ئەرێ کاکە نەبوو ئیشەکە دەلێ سەبرەکی بگرن سەبرەکی بگرن هیواری بەقوت چی هەبووە هی کۆمیدی ئەوەی کە لە سوۆسیال میدیا زۆر دەنگدانەوەی بەجگە لەوەی کە ڕۆف حەیامان چوو بەخۆی ڕەوف حەیامان چوو ئی سوۆسیال میدیای نەبوو ڕەوف حەیامان چوو حەڵقەکانی دەلاقەی بوو 3 ساڵ پێش ئێستا لە بۆ مانجی ڕەمەزان لە بۆ تەلەڤیزیۆنی ئەستێرەمان لەوی بوو ئەوەی لە سوۆسیال میدیا کە دەنگی دابێتەوە چی بووە سوۆسیال میدیا بڵێ وەڵڵاهی نازانم هەر دەگەینە جێ شەریەکە و حیوارێکمان پێ دەدێ دەلێ وەدگۆ یعنی نازانین بەڕاستی زۆر حیوارەکان دووبارە دەبتەوە لە ناو خەڵک ڕاستە ئەزە نازانین چیان بەی مەسەلەی
کاگڕ و فێوشتشک توانم هەمێ پرسیارێکی زۆر جدی بکەم باش زۆرێک لە هونەرمەندە ئەکادیمیەکان زۆربەی کات ئیشکردنی هونەرمەندە هاویەکانیان پێڕەفزەیان بە جۆرێک لە جۆرەکان پێیان باش نییە تۆ ڕەچێ لەسەر ئەمە والله ئەوە بۆ چونە چی غەڵەت زایدۆ یعنی شەن یەکەک ئەکادیمی بوو فولبی لەیش ئێستم بەسی بە یەک نمونەی گچکە جوابی ئەو قسەی جەناب دەدەمەوە عادل ئیمام کابرایە کە ئەکادیمی نییە خەریج کولیەی زراعە کۆلیژی کشتتوکاڵە ئەو ڕۆکە کەس بنافیسی نییە حتا ئەکادیمیەکانی مسرش بنافسی ئەکادیمی ژنی ئەکادیمیاشی نەخیندە بەخۆی ئەوە بارەکی خواییە ئەوزە مۆسیقابی گۆرانیبی مەسەلەن نیگاربی مەسەلەن نەحدبی لەگەڵ ئەزمونکردن زائدن لەگەری ئەزمونکردن بەڵام ئەگەر ئەتو بشخینی بڵێن بە ئەکادیمیە لۆی بچی ئەویش ئەو مەوهیبەیەت کابرا گوتنی و لوز دەکات کوونەزار بەڕەندەی داری دووز دەکا ئەو نەوعشتانش ئەوە مەوهیبەکەت دەباتە پێش ئەگەنا بەخۆی بیلادی مەوهیبەی ئیلاهیە خوا ئەو قابلەتەی دایتە باشوتی عادلی مام خەریجی زەراعەیە ئەی خۆت چیت کردووە ئەمە خەریجی کارەبامە کارەبا مەڕقیشم لە کارەبای دەفتەوە لە ساڵ بێ ئێمە هیچی وامان نەماوە بۆی پێم وا بێ ینی مامعبۆ ئێستا یەکسەر لای ئێمە دەرچوو بێ بچێت فریای پرۆڤەکە یاخوا دەستان خۆش لەشتان ساغ بێ زۆر خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ لە ستۆدیۆی نۆڕادیۆ لای ئێمە میوان بووی هەمیشە تەندروست باش بی مامعبۆ گیان دەستەکان نەخۆش ئەگەر دەرفەتم پێ بدەن جارش کەس بە خۆشەویستان بڵێم فەرموو بە خۆشەویستان دەلێم بە هەموو خەڵکی هەولێرێ دەلێم ڕۆژی شەممە سعات 5:30 لە هۆڵی بەڕێوەبەرایەتی هونەری شانۆ چاوەڕوانتانین گەورەمان بکەن بینەرین مایشەکانمان دەست خۆش بێ دووبارە هیوادارم بینەری ئەو نمایشە بن ئەو شانۆیە بن کە مامعبوو هاوڕەکانی ئامادەیان کردووە لە شاری هەولێر چەند ڕۆژێک نمایشەکرێت دووبارە بەخێر بیت و بەردەوام دەبین لە نۆڕادیۆ لەگەڵتان ئەمڕۆ لە شاری سۆران پیشەوەرانی ناوچەی پیشەسازی گردبوونەوەیان ئەنجام داوە کۆمەڵێ گلەی و گازندەیان هەبووە بەشێکیان ئەڵێن ئێمە دوو جار حسابکە باجمان لێوەرەگرن لەبەرەوە ئێمە سەر بە شارەوانی لە شارەوانی پارەی خۆمانەدەی ساڵانە کەچی ئێستا هاتوون دەڵێن پارەی باجی خانوبەرە قەرزارن هەیانە کاسبکارێکیان قسەی بۆ 964 کردووەڵێ وتویانە 5 ساڵە تۆ قەرزاری سەبن پارەی 5 ساڵ لەکوێ بێنم بۆیە داواکەین ئەومان بۆ حەلکەن لەوێ بەرپرسانی قەزاکە قسەیان بۆ 964 کردووە دەڵێن ئەمە شتێکی یاساییە کە باجی خانوبەریان هاتوتە سەر دەبوو پێشتر بیاندایە بەڵام نایانداوە کەڵەکە بووە لە سەریانەوە زیادی کردووە بۆیە هەوڵە دەین بە پێی یاسا ئەو باجانەی پێشتریان بۆ بسڕینەوە لەمە دوا دەبێ باجەکانی خۆیان بدەن با گوێ لە خۆیان بگریم زانین گلەی و گازندەکەیان چییە؟ بەشێک لە پیشەوەرانی ناوچەی پیشەسازی سۆران ئەمڕۆ لێرە لە ناوچەی پیشەسازی گربوونەوە و داواکاریان هێوا گلەیان هەیە لەوەی لەو باج و زەریبەی کە ساڵانە لیان وەرەژێ ئەوان پێیان وایە ئەو پارێکە لیان وەرەژێ زیاترە لەوەی کە پێویستە هەبێت من ئەمێ قسە لەگەڵ خۆیان بکەم زان گرفتیوان چێ بە دیاریکراوی کاگە مەسڵاوتان لێبێ ئێوە گرفتان هەیە لەگەڵەوەی ئەو بازێکە لێتان وەرەژیرێ ساڵانە پێتان وایە زۆرە چ بازێکتان لێ وەرەژێرە چەند پارەتان لێ وەرەژیرە وەکو دوکانداران ساڵانە ئەو بازەی ئێستا کەلویان زیادکردنی ئەوە باج نییە ئەوە گرێبەستی خانوبەرەی پێ دەڵێن ئەوان دائیرەکەیە لە سۆران بە ناوی گرێبەستی خانوبەرە ڕاستە ئەو دائیرە بوونی هەیە و ئەو یاسای هەیە بەڵام ئەمە بەخۆمە شوێنەکەمان ئێرە ئەو سناعەیە هەمووی گرێبەستە یعنی ئەمە کرێچینە لەو سناعەیە ئەمە ساڵانە کرێی دەدەینە شارەوانی یعنی ئەمن ئێستا بۆ نمونە هەموو ساڵی 150,000 دەدەمە شارەوانی عقدم هەیە لە محکەمەی پەنجەمۆرم کردی بە هەموو ڕێنمایەکانی شارەوانی ڕازی بم ئێستا ئەوانە گرێبەستێکیان هینایە ئەمەیان ئاگادار کردەوە لە ساڵی چەندیش یعنی 15 ساڵ پێشەشیان لەسەرما حساب کردیان تاوەکو ئێستا ئاگاداری و پارێ نەبوونەوەی 15 ساڵ 10 ساڵ بردوو ئەمن ئاگادار نەبوومە بەڵام بوو نمونە هەیە پارەکەشیدایە شخصێت مەسەرەن ئیشە چێ بۆ لە دایرەچی ئیشەکان بۆ نەڕواندی تا نەچێ و پارەی نەدا کابراژ ئەو فەقیر ئەگەر شتێکی دەفرۆشتێکی دەکڕی ئەگە ئیشەکە نەڕۆ ناچارە بچی پارەی بدە بەڵام ئەمە لێرکوانە خۆ نەفەرێک و دوو نەفەر نینە ئەمە 600 تقریبا 600 پیشەوەرین لە سۆران یعنی هەر 600 پیشەوەر ئەگەر یەکی دوو نەفەری هەبی لە ماڵێ ئەوە دەکات 3000 نەفەر وایە
چەند پارەتان لێوەرەگیرێ ئەو پارەی کە باسیەکەی و ئاگداری نەبوونە ساڵانە چەندە؟ کمکەکەی 90,000 هەتا 150,000 دەڕوە ئەجە داوا لەو بەڕێوبەری ئەو شارەی دەکەین ئیدارە ئەو شارە دەکەین چارەسەرێکمان و بدۆزیتەوە. ئێستا وەرە فەرمو دوکانەکەی من تەسویرکە یەک سیارەی تێدا نیە یەک یعنی ئیشنی هەر نییە هەر بە ئام ئیشەکە نیە نەک لۆ من ئێستا من برێن بە ئەبەس لۆ منە قەینا کاکە دەچم هەر دوکانێ بانگەواز دەکەم دەلیم کاکە من ئیشم نییە هەر یەکە 5,000 لۆ خڕکەنەوە کاکە بەس ئەم بەتەنیمە. ئەوەی باستان کرد کێشتان لەگەڵ باج و دەرامەت ئەوەی خانوبەرێکە لێوتان وەرەگیرێ ئەوە پرسیارتان کردووە لە ناوچەکانتر لە شارەکانتر لە ناوچەی پیشەسازی وەرەگیرێ یاخود تەنها لێرەیە؟ وەکو بەرپرس کاکە ئامانز لێرەیە تەبان ئەو بە ئیشەکانی مە هەستایە و ئەو ئیشەکان وەچی گۆتی باڕێوە ئەبا بەڵام ئەمن بە شخصی خۆم چوویمە نێزیکەی وابزانم 1,700,000 و نازام چەندە 1,200,000 و نازام چەندە 1,000,000 و نازام ئەو هەموو میلیۆنە لە باج و دەرامات وەلا ئیسالی نزانم ئەوەندە ئیسالی نزانم ئەوەندە لێ یعنی کاکە وەڵی خەڵک دوکانەکەی تۆ چەند دەڕابەوە چەند پارەت لەسەر بوو؟ وەڵی ئەمن نازانم 2023 ڕۆیشتم گوتیان 5 میلیۆن و قسوورت لە ئەسەرە آخر کاکە لەو 5 میلیۆن لەسەر ئەمن چم کردیە زەویم چاندیە زەیتونم چاندیە هەنجیرم چاندیە چییە خێرە وەڵا نابێت و حەقی نازانم چی و ئەو شتانە دەبێ هەموو بدەی زەڕیبەی هاتە سەری مەمنون دەستخۆش ڕەحمەتدایک بەڵێ من لە سەرم بابەتە قسەم لەگەڵ ڕەجەب زوبێر قامی قەزای ناوەندی سۆران کردووە ئەو دەڵێت تەواوی ئەو پارانەی ئەو باج و دەرامەتەی کە لێرە وەردەگیرێت یاساییە و هیچ گرفتێکیان نیە بەڵام باسی لەوەش کرد کە ئەگەر پیشەوەرانی ناوچەی پیشەسازی پێیان وایە پارەکە زۆرە بۆوان یاخود لەو بارودۆخەی ئێستا ئەو پارەی کە لیان وەرەگیرێ زۆرە ئەوە ئەتوانن سەردانیان بکەن ئەوان لەوێ لیژنەیەک پێکەهێن و بڕیاریەوە دەن کە پارەیەکی کەمتر لەو پیشەوەرانە وەرگیرێ یاخود بە پێی بارودۆخ و زروفی مادە توانە وەز ئەچۆنە وەزعی باش نیە وەرزە گۆڕاوە کەشەوەش گۆڕاوە ئیتر لە ئان دقایە تووشی ڕێک هەواڵەکەم لەسەر ئەوەیە خەڵکی زۆریش توش خەڵکی زۆر توش بووە اینجا ئەوە زانین کە وەرزی پاییز هاتووە دوسێ ڕۆژە هاتوێنتە ناو وەرزی پاییزەوە لەگەڵ وەرزی پاییزە یەکسەر پەتاوەرزیەکانیش لەگەڵ خۆی ئاهێنێت ئەم پەتاوەرزێت تووشیەوە تەکات کە چاوت ئاوی لێ لوتت ئاوی لێ تووشی کۆکابی تایەکی کەمی لەگەڵایە هەنێک لە نەخۆشەکان بەس کچۆن و ڕشانەوە شەی گرن بەڵام بەشێکی کەمە ئێمە قسەمان لەگەڵ پسپۆرێکی قورگولوت و گوێک کردووە دکتۆر باواجی کەریم قسەی بۆ 1964 کرد باز لەوە کات بەهۆی ئەوەی کە کەشەکە گۆڕێت دنیا فێن کە کات لە پڕ لە گەرمیەوە بەرەو فێنکی ئەڕوات ئەمەوە ئەکات کە پلەی گەرمی لەش گۆڕانکاری بەسەرا بێت و ئەکات بەرگری لەش لەم کاتەیە لاواز ببێت و خەڵک زۆر تووشی نەخۆشیە پاییزیەکان ببن بەڵام ئەو ڕێنمایی نەخۆشەکانە کاتکە تەنها ئیسراحەت بکەنەوەی کە پێویستە لە سەریان لەم کاتەیە ئیسراحەتکەن بە هیچ جۆرێک دەرزی دژە بەکتریایە خود هیچ دەرمانێکی تر بەکار نەهێنن چونکە ئەمە واکات کە بەرگری لەشیان لاواز ببێت دواتر لە هەر حاڵەتێکی کەمە ئەوان دیسان تووشی ئەم نەخۆشیە بنەوە و لە کەسێکە و بۆ کەسێک جیاوازە زۆر کەسەیە لە ساڵەکە سێپەڕێ تووشی هیچ نەخۆشیەک نابێت بەڵام هەنێک کەسەیە جارێک بۆ 2 تا 3 جار ئەم پەتاوەرزیاگرێت بەڵام ئەوی کە دکتۆرەکە زیاتر جەختی لەسەرکاتەوە ئەوەیە ئەو کەسانی کە تووشی پەتاکانە من بە هیچ شێوەیەک دەرمان بەکار نەهێنن و تەنها ئەوەیە ئیسراحەتی لەسەر بکەن خواردنی باش بخۆن ڤیتامیناتی باش وەرگرن لەو کاتەیە ئەمە تەنها چارەسەرێکە بۆ ئەوان و دەتوانن سوود لەم چارەسەرانە وەرگرن و بە دوور بن لە بەکارهێنانی دەرمان و دەرزی دژە بەکتریا ڕاست خۆش بە هیوای سەلامەتیش بۆ مولایەک بەڵام بەخوا زۆرینەی خەڵک تووشە بێ ینی بەوەی ئەم وەرز گۆڕین و کەش گۆڕین و ئەوانەوە بەڵام هەر سەرماکە خۆشترە زۆر باشە بابەتێکی دیکە هەواڵێکی خۆشە بۆ مامۆستایان ئەو مامۆستایانی خۆبەخش و وانەبێژ و ئەوانە بەڵامی حکومەتی عێراق بەڕاستی هەواڵەکەی وادارین کە مامۆستایانی هەرێمی کوردستانش بێتەوە کە زیادکردنی دەرماڵەیە دوێنێ لە ڕۆژنامەی وەقایعی عێراقی ئەوە بڵاو کرایەوە کە دەرماڵە دووقات بووەتەوە بۆ مامۆستایانی خۆبەخش و مامۆستایانی وانەبێژ و ئەوانە کە لە گوندەکان وانە دەڵێنەوە دەرماڵەکە چۆن بووە پێشتر 150,000 دینار بووە ڕێک دووقات بووەتەوە بووە بە 300,000 دینار بۆ مامۆستایانە کە ئاماڵێکی زۆر دڵخۆشکەر بووە بۆیان ئێمە قسەمان لەگەڵ مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان کرد کە ئایا ئەمە لە هەرێمی کوردستان پێشتر قسەمان لەگەڵ کردبوو لە ڕاستیە بۆ لە هەرێمی کوردستان جێبەجێ ناکرێت ئەوەی بە 1964 پێشتر ڕاگەیان کە
دەکرێت وەڕەوایە ئەم داوایە لە حکوومەتی عێراقی بکرێت بۆ مامۆستا ئەو مامۆسانی لە گوندەکان وانە دەڵێنەوە بۆ ئەوانیش دەرماڵە زیاد بکرێت وەکو هاوشێوەی عێراق بەڵام تاوەکو ئێستا نەکراوە ئەوتی ئێمە لەگەڵ یەکێتی مامۆسایانی عێراقیش کۆبووینەتەوە و تومانە دەبێت ئەم چۆن مامۆسایانی عێراقی گرتوتەوە بڕیارە چاکە هەرێمیش بگرێتەوە بەڵام مامۆسا ئەحمەد شتێکیشی وتی ئەرکی پەرلەمانتارانە ئەرکی حیزبەکانە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە لەسەر ئەم داوایە گەر بە تەنگ مامۆسایانەوە دێن لە بەغا مکربن لەسەرەوەی کە حکوومەتی عێراقی ئەوش بۆ مامۆسایانی هەرێمی کوردستان جێبەجێ بکات و دەرماڵیان بۆ زیاد بکرێت. توانە بابەتێکی تری گرنگ کە هەمانە ئەوەیە کە ئەم ماوەیە پێشوو زۆر گوێمان لەوە بۆ سەگی بێلانە پەلاماری خەڵکەدا یاخو شەڵتەرەکرێتەوە بۆ سەگی بێلانەکان هەر کەسێک بە شێوازێک لەسەر ئەمە بۆ چوونی هەبوو جیاواز لە هەمویان گیان وسمان کە لە سلێمانی ئاژەڵ دۆستێکە لە سلێمانی باخێکی گەورە شوێنێکی گەورەی کڕیوە لەسەر ئەرکی خۆی کڕیوەتی و پێڵێ ئەشباسش لەواکە کە تێچوەکەی زۆرە بەڵام ئەو لەبەر ئەوەی کە وەک خۆی باسێکە ئەو سەگە بێلانانە بپارێزێت لە ئەوەی کە لە دەرەوە ئازاریان پێگەێنراوە زیانیان پێگەێنراوە بۆی لەوانە بیان پارێزێت ئەم باخەی کڕیوە لە دەرەوەی شار سەرجەم سەگەکانی لەوێ کۆ کردوێتەوە باز لەوە کات کە لەوە ترسێ شارەوانی پێی بزانێت سەگەکانی لێوەرگرێتەوە بیباتە شەڵتەر ئەو باز لەوە کە لە شەڵتەرەکان زیان بە ئاژەڵەکانە گەێنرێت و ئازاریان پێدرێ و ئەو سەگ بە شتێک گیاندارێکی بە وەفا دەزانێت و دەڵێت هاوڕێی مرۆڤە باز لەوە شەکا کە ئەو منداڵی هەیە منداڵەکانی گرەی ئەوەی لێکەن کە ئەمانی بەجێ هێشتۆ و ڕۆشتۆ لەوێ لەگەڵ سەگەکان لەوێ ژیانی بەڕێ دەکات پامنێری 1964 ڕۆشتۆتە لای گیان وسمان ئەو خۆی باسیەوە کات بابەیەکەوە بیان بینی سەگ ئەوەی بزانی بە وەفایە لە گیانەوەرەکان هەمووی کاتی پێغەمەرەکانش هەمویان سەگیانە بووە وەکو شوانێ لەگەڵیان ژیاوە لە لادێ دایم هەر خەڵک سەگی حەز لێ بووە زیاتر لە بێزمانەکانی تر وەکو هەر لەگەڵیانش بووە وەکو لەگەڵ ئاژەڵەکانی ترە ئیتر ئەها خۆی سەگ فرێندلیە ئێمە پێڵین حەزی لە مرۆڤە حەزی لە نزیک بوونە ئەوەی ڕاستی تەوێ منش هەر ڕۆحم لەگەڵیان تێکەڵە باشە لێسە کۆکردنەوەی بۆ کرێ هەوڵاتیانیش ڕاست پێدراون بەرامبەر 3000 دینار سەکی گیان بۆ بگرن بۆ شارەوەی سلێمانی تۆ بەڵام ئەمان و هێنا و باخێکیشە بۆ کڕیوە بەڵێ ئەمە تێچۆکەی زۆر نیە سەتوە واللهی تێچۆکەی زۆرە و لەسەر شانیشی خۆمە بەڕاستی من ئەم باخەم کڕی لەبەر خاترم ڕۆحانە لەبەرەی نەجاتیان کەم بەڵکوم چەند خەڵکێ من ببینێ بەزەیی بێتەوە بە زمانانە یعنی من هەموو با بڵێن ژیانی خۆم تەرخان کردووە بە پارە و بە هیلاکی و دوورشم لە خێزانم و مناڵەکانمەوە لەبەر خاتر ئەمانە من سلێمانی بەجێهێشت لەبەرەوەی چەند سەگێ نەجات کەم بێ زمانە ئەلێم ڕۆحێکە خوا درستی کردووە ناکرێ بەو شێوەیە ئێمە ئازیەتی بین مناڵەکانە گلەی و لێ ناکەم بڵێ لە شوێی دەوەرە بەلای ئێمەیە طبعا مناڵەکانم بیر مەکەن و گلەیشم لێکن بەڵام خۆیان نەزانن من حەزم لەو کارەیە من دەمێکەوە ئیشاکەم چەنەها ساڵە مناڵش بوومە لە مناڵێکەوە من دایم سەگم بەخێو کردو و ئاژەڵی ترشم بەخێو کردو بەڵام سەگ تایبەت بووە تەمان لە تۆ چێگەێنێ سەگ لای من یعنی ڕەفیقێکی دڵسۆز ڕەفیقێکی دڵسۆزە یعنی من متمانم بە سەگە ڕێزمێ بە مرۆڤ گرنگە ئاوا ئاژەڵ دۆزبی بەڕاستی و بتانی بەو شێوازە مامەڵەیان لەگەڵ بکەیت لەشی ساغ بێت ئەو خاتونە و هیوادارم بە پێی زەروریەت تۆ مامەڵەی باش لەگەڵ هەموو ئاژەڵەکان بکەیت ئەمڕۆ هەواڵێکی ناخۆش هەبوو بەڕاستی هەمووتان بیرتانە تقریباً 25 ڕۆژ پێش ێسا 24-25 ڕۆژ پێش ێسا ئاگرێکی گەورە لە پێنجۆن کەوتەوە کە چەند ڕۆژێکی خایان وابزان 5 ڕۆژ بەسەرێکە کۆنتترۆل نەکرا ئاگرەکە زەرروزیانێکی زۆری بە دەغڵ و دان و داری سروشتی ناوچەکە گەیان چەندین تیم سەرقال بوون تا کۆنتترۆلیان کرد چەند کەسێک بەوەی ئاگرەکەەوە بریندار بوون یەکێک لەوانە ئالان یوسف خۆبەخشێک بوو کە هەوڵی کۆنتترۆلکردنی ئاگرەکەی دەدا خەڵکی پێنجێنە خۆی سوتا بریندار بوو لەو کاتەوە تاوەکو ئێستا لە نەخۆشخانەیەکی سلێمانیە بەداخەوە ئەم بەیانیە ئالان یوسف بەرگەی ئەو سوتاوی نەگرت و دوای زیاتر لە 20 ڕۆژ گیانی سپارت یعنی وەکو سمبولێکی ژینگە بە تایبەت بەنسبەت منتیقە و ناوچەی پێنجێنەوە تەعاملی لەگەڵاکرا هەر زوو ڕێکخراوە ژینگەیەکانی
ئەو ناوچەیە ئاگاداری ئەوەیان بڵاو کردەوە کە ئالان گیانی لە دەستداوە و کە تەرمەکەی لە سلێمانیەوە دەگەڕێنەوە پێنجەن دەبێ هەموو خەڵک بێتە سەر شەقام و پێشوازی لێ بکەنەوەکو پاڵەوانێکی ژینگەیی لە لای خۆیان ناسان دویانە هیوادارین هەموو لایەک لە ئاگر و دەرد و بەڵاو ناخۆشی بە دوور بن. چیمان ماوە چاوان؟ ئەوەی کە هەیە ئێستا ئاخر بابەتە لە لای منە شۆفڵێکە من کەی بینم حەزەکەم یاری پێ بکەم توانە ئەوەندە ورد و بچکۆلانە و جوانە شکرێکی زۆر باشە ئەهاڵێ بەچی بەڕیش نییە بە ئیشە شۆفڵێکی بچکۆلانە هەیە کە کێشەیەکی زۆری بۆ ئەو کەسانە هەل کردووە کە خەریکی کاری ڕوخاندنی خانوو پاکردنەوەی خانوون یەک شۆفلی بچووکە بەڵام ئیشی کۆمەڵێک ئامێرەکات و لە هەمان کاتا ئیشی کۆمەڵێک کەسیش ئەکات خاوەنی شۆفلەکە باز لەوە ئاکات کە ئەو کێشانیان بۆ چارەسەر بووە گەربیانەوە لە ناو ژوورەکانی خانوویە کار بکەن یاخود ئەگەر شوێنێک بێدەستیان پێی نەگات ئەمانە هەمووی بەهۆی ئەو ئامێرەوە چارەسەر بووە ئامێرەکەیان ئێستا لە هەولێر هەیە و لە شارەکانی دیکەی کوردستانی شەیە و تێچووی یاخود بڵین بڕێی پارەی ئەوەی کە ئامێرەکان پێکڕێەوە زیاتر لە 2 دەفتەرە و خۆی زیاتر باسی ئامێرەکە کات و باسی ئیشەکانی ئامێرەکە کات پەیامنێرمان عەبدولعەزیز ڕۆشتۆتە لای بابەیەکەوە بیان بینی. ئەمە دەنجیەوە ئامێرەیە کە شێوەی لە شۆفڵ دەچێت و بەڵام چەند کارێکی پێ دەکرێت. ئێستا جۆرە ئامێرە لە هەولێر و لە شارەکانی دیکەی من کوردستان پەیدا بووە کە لە بری چەند کرێکارێک و چەند کارێکی پێ دەکرێت. من دەمێت قسە لەگەڵ شۆفێری و ئامێرە بکەم کاک کارمەند سلااو لێ بدەمێ پێم بڵێ ئەو ئامێرە لە بری چەند ئامێر کاری پێ دەکەن یاخود پێ بڵێ شۆفەڵی بچووکە چ ناوێکی هەیە؟ سەرەتا بەخێر بێن سەرچاوم وەڵاو ئامێرە ئەمە بەخۆی ئیشی زۆر زیاتری پێ دەکرێت 3-4 ئیژە تا 5 زیاتری پێ دەکرێت ڕافیعە شۆفەرە جەگەمەرە ینی لە بۆ هەندێک ئەزیزێ حەدیقەشێ دەتوانانی دەوەکەی لێ بەستی لێ بکڕی ئیشی پێ بکەیت بەس لۆمە ئەو دوو ئیشەی پێ دەکەین هەم شۆفڵ هەم شکاندنی پێ دەکەین ئەو دقاقەمان لۆدانێ. باشە کارمەند ئەوە لە بری چەند کەس ئیش دەکاتن ڕۆژانە؟ بەخوای بری لۆمە زۆر کار ئاسانی کرد ینی بەدەقیق پێت بڵێم وڵی ئیشی 2-3 ئیش نەفەرمان لۆ دەکە ینی لەسەر کۆمپلێسەری گەورە نەک کۆمپلێسەری گچکەش کۆمپلێسەری گچکەوی ئیشی 10 کۆمپلێسەری گچکەشمان لۆ دەکە. باشە کارمەند ئەوە ڕۆژانە چەند کاژمێر کاری پێ دەکەی بنزین دەخواتن گاز دەخواگە باسێکی شۆفڵە چکەم بۆ بکەیت؟ وەڵی ئەوە بەنسبەت گاز و ئەوەی ئەوە گازە بنزین نییە نسبەی ئیشەکەش ئەوە خاز لویشی خۆمان بەکاردێن ینی بۆ ئیش خەڵک بۆ ڕۆژانە و بۆ سعات بۆ خەڵکیش ناکار بۆ خۆمانیش ستا و خانیە بە خۆمان نۆژین دەکەینەوە ئەوەش هەر لۆ ئیشی خۆمان بەکاری دێنی. لە کاژمێرێکدا چەند گاز دەخوا کاکەخوای لە کاژمێرێکدا ینی 5 لتر 6 لتر گاز دەخوا تقریبی زۆریش نییە؟ باشە عیبی نییە. باشە کارمەند توانای چەندی هەیە و ئامێرە و نرخیشی چەندە؟ بەخوای ئەوانە نرخیان سەرەوەی 2 دەفتەر دۆلار و ئەجی ئەوکەیت کەش بە مۆدیل و بە حەجم دەگۆڕدرێ نرخەکەی. توانەکەی تا چەند توانای هەیە کە کاری پێ بکەن کاژمێر لەسەریەک؟ بەخوای هیچ بۆ ئیشکردن هیچ کێشەی نیە بەس حەسە باوینان ینی دەبی بڕێک مساعدەی بکەیت ینی 6 ساعت 7 ساعت کافێ لۆی زیاتر نە دەبیان دەگارمەتی مساعدەی بکەیت چکە بەخۆشی هەر گچکەیە ینی ناوی زیاتر زەختی لێ بکەیت. زۆر باشە کارمەند دەست خۆش بێتن ئەمە قسەی خاوەنی ئەم شۆفلەیەکە و بازەوە دەکاتن لە بری چەند ئامێرێک کاری پێ دەکرێت و لە 3 بۆ 4 کرێکاریش دەتوانرێت لە بری 3 بۆ 4 کرێکار کاری پێ بکرێتن و ڕۆژانە تاوەکو 6 بۆ 7 کاژمێر کاری بەو ئامێرە بکەن بۆەوەی کاراسانیا بۆ بکات و لە ئێستادا کاراسانێکی باشی بۆ ئەو ئەمە سەرجەم بڕگە بابەتەکانی ئەم ڕۆی نۆڕادیۆ بوو لەگەڵ چاوان پێشکەشمان کردن تا هەفتەی داهاتوو بە بڕگە بابەتی جیاوازتر دێنەوە خزمەتتان خواتان ئەسپێن مافستان.